ڕێگای گوندەکانی شیوەچنار و دۆڵانە و مەزرینان و قورتەپەن و گەروەزین و هێزەبورە و کانیەسێوە لە ناحیەی سمیلانی سەر بە قەزای چۆمان لە پارێزگای هەولێر. بە درێژایی 34 ساڵی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگاکە قیڕی بەخۆوە نەبینیوە. دانیشتوانی ئەو گوندانانی گەرانن لەوەی تاوەکو ئێستا ئاوڕیان لێ نەدراوەتەوە و دەڵێن شۆڕش لە باڵەکایەتی کەوتە سەر پێ و گوندەکان پاڵپشت بوون کەچی شۆڕژێرانی ئەو ڕۆژە لە بیریان کردین. وەڵا گرفتەکەن زادەوبانە سەر زادەکەن لەو قیرکەن و لۆنەوە بکەنێ زۆر کەس هاتیە قەولی پێداینە قەولەکەشی لە جێبەجێ نەکردینە لێرانە بە 13 ماری لێمانە ئەوەلی ئەفتا ماری لێ بووە ئەلعان کە دەوەرە هەرو خانانە هەما بڕۆنە 13 ماری لێمانێ وەڵڵا. ڕێگای گوندی دۆڵانە نازان بۆ چارەسەر نەکراوە هۆکار لە چییە گوندەکانی دەوروبەر هەرمیان چارەسەر کراونتەنیا گوندی دۆڵانە فەرامۆش کراوە ڕۆژانە لێرە خەڵک سەردانی ئەم ڕێگایە دەکات بۆ کاری ڕایەکان و هاتوچۆی ئەم ڕێگایان خەڵکی ئەم گوندە فەرمانبەری حکوومەتن دەچن بۆ سمیلان یان ڕێگاکە زۆر سەختە زیادە ڕۆی و هەربژدار نیش ڕۆی ئەمە ماینەوە لەو جێرانیش. مام عالی حەمەدەمین دۆڵانی دەڵێت دەسەڵات لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵێنی پێداین ڕێگاکەمان بۆ قیرتاو بکات بەڵام خاوەن بەڵێنی خۆیان نەبوون و ئێستاشی لەگەڵ بێت بەڵێنەکانیان نەبردە سەر و ڕێگاکە هەروەک خۆیەتی. موعدەکە یاریوەخسەوە ئەوە هات هەرگورت سەر بەخۆ هاتۆی گو کاکە ئایدی من وەختی هەربژاردنی بوو وەی گۆ لە سمیلانێ ڕاتا دۆڕانای ئایدی منە من لۆقی ڕەکەم کەیفی هەموو دنیایان بەخۆ هات دوایە وەڵایە زیادە ڕۆی و هەربژدار نیش ڕۆی ئەمە ماینەوە لەو جێرانیش عیدی حکومەتینە حکومەت ئیلاجەشن لێ بکەت و دەگەنا بازێکن لۆ دیار کە برابارەکەین و ئەمەش لێن دەرنامێنن گوندی با و باپیرانە یەک بەشەریش پێشی من گوند ئینتیبازەی ئاوەدان نەکردیتووە ئاف و مافیشنی لە سەدانا لەسەر ئەو شۆڕشی چ قشتە باشن لۆ نەکراوتەوە. لە ڕێگەی حەوت گوندەکەی ناحیەی سمیلان ڕۆژانە 300 بار هەڵگر بەروبوومی کشت و کاڵی بۆ سۆران و هەولێر دەگوازرێتەوە کە بەهۆی خراپی ڕێگاکەوە بەردەوام مەترسی ڕووداوی هاتوچۆ هەیە. تەنیا لە مانجی ڕابردووشدا 2 بار هەڵگر لە ڕێگاکە وەرگەڕاون ئەمما جگەلەوەی هەر بە هەمان هۆکار گوندەکانیش بەرەو چۆڵ بوون دەچن. دێهاتەکان سەرچاوێکی گرنگن بۆ بەرهەمهێنانی بەرهەمی کشت و کاڵ و بەرهەمەکانی شیر بەڵام دوای 34 ساڵ لە حکومڕانی خۆماڵی تاوەکو ئێستا نەتوانراوە 5 کیلۆمەتری گوندەکان قیرتاو بکرێت ئەگەرچی شۆڕش لە سەرشانی ئەم هاوڵاتیانە بووە بەڵام تاوەکو ئێستا حکوومەت وەفای بۆیان نەبووە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی ڕووس لە دەڤەری باڵەکایەتی.